يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی بەڕێز، مرۆڤ دوو بەشە بۆ خۆی و خەڵک. ئەو شتێکەوە گرنگە بەنسبەت ژیانی هەر یەکێک لە ئێمەوە و بۆ بەرامبەرەکانیشمان لە تەواوی جەستەماندا بریتیە لە دوو شت: دڵمان لەگەڵ زمانمان. بۆیە ئاگار لە دڵی خۆت و لە دڵی خەڵک بێ. ئاگار لە دڵی خۆت بێ، دڵی خۆت مەشکێنە و عەزیەتی مەدە بە سێ شت. یەکەم بە ڕق و قین، ئەو کەسانەی زۆر ڕقاوین هەمیشە کاتێکەوە ڕقیان بەرامبەر کەسێ هەڵگر لە ناتوانن لە دڵی دەرکەن، ئەوانە گەورەترین دڵشکاندن بەرامبەر بە خۆیان ئەنجام دەدەن. چونکە بەردەوام فڵان کەس لەگەڵا نییە و پەیوەندێکی بە ژیانی تۆوە نییە، بەڵام تۆ هەموو چرکەیەک ئەو ڕقە لە ناو دڵتا نوێ دەبێتەوە، وەکو برینێک جارێش کە زیندوو دەبێتەوە. گەورەترین زوڵمێک کە لە دڵی خۆتی بکەی ئەوەیە زۆر ڕقل لە خەڵک بێ و ئەو ڕقە لە دڵ تا جێگیرکەی و نەتوانی دەریکەی. دووەم شتێکەوە دڵی خۆتی پێدەشکێنی زۆر بیرکردنەوە لە داهاتوو. ئینسان مافی ئەوەی هەیە بەرنامە ڕێژیت هەبێ بۆ ساڵانێکی داهاتووی تەمەنت ئەگەر تەمەنت باقی بێ و درێژ بێ، بەڵام زوڵم لە دڵکردنە و دڵ خۆشکاندنە هەمیشە بە سلبی بیر لە داهاتوو بکەیەوە. دایمە لە وشکە ساڵی بترسی، لە گرانی بترسی، لە شەڕ بترسی، لە نەخۆشی بترسی، لە نەهامەتی، لە دەربەدەری. یعنی هەمیشە بەبارە سلبیەکەدا بڕوانیە داهاتوویەک کە هێستا خوا دەزانێت دەیگەیان نا، ئەوە هەمیشە ئەو دڵت خەمبار دەبێ. سێمیان دڵی خۆت بەوە بشکێنی خەفەت لە ڕابردووت بخۆی. لە ژیانی ڕابردووتدا گوناهت کردووە، هەڵەت کردووە، غەدرت کردووە، ئیتر کۆمەڵە نەهامەتی و مەینەتیت چێشتووە، هەژاریت بینیوە، دەربەدەر بووی، ئازار دراوی، لەلایەن خەڵکەوە ستەمت لێکراوە. ئەمانە هەمیشە لە دڵتا دەری نەکەی و بیری لێ بکەیەوە، سوودت پێ ناگەێنێت، چونکە لاپەڕەکانی دوێنێ تازە ڕۆیشتن، ئەو ڕۆژمێرە هەڵنادرێتەوە جارێکی تر، ئەو لاپەڕانە سپی ناکرێنەوە، ئەوە لەگەڵ خۆیان لە ڕۆژی پێشوودا بەڕێکران، بەڵام دایمە دڵتی پێشکاوە، دایمە نایهەڵێت لە زەر لە خۆشیەکانی ئەمڕۆژ بکەی. بۆیە ئاگال لە دڵی خۆت بێ بەم سێمەی شکێنە، ئاگال لە دڵی خەڵکیش بێ دڵی خەڵکیش مەشکێنە. دوو تاری جمعەی ڕابردوو لە خزمەت ئەو پەندە کوردیەدا بووین کە پێشینانمان فەرموویانە کەعبە بڕمێنە دڵێک مەشکێنە. ئاگاداری دڵی خەڵک بە، دڵی خەڵک مەشکێنە. ئەمەش بەشی سێمی ئەو باسە و کۆتاییەتی بەویستی خوای پەروەردگار. ئینشاءالله هەندێکی تر لەسەر ئەوە قسە دەکەین. ئاگاداری زمانیشت بە، ئاگال لە زمانی خۆت بێ و ئاگال لە زمانی خەڵکیش بێ. چۆن؟ ئاگال لە زمانی خۆت بێ وشەی باشی پێ بڵێ، فەلیەقل خەیڕەن ئەو لیەصمت. سەروەرمان صلی الله علیه وسلم فەرمووی زمانت مەگرە، بەکاری بێنە، بەڵام لە باشەدا. ئەگەر نەتوانی باشە بڵێ بێدەنگ بە، بێدەنگ بوونیش چاکەکردنە. ئاگال لە زمانی خەڵکیش بێ و پۆلێنی کە بۆ سێ بەش. یەکەمیان کارێک مەکە بکەویە بەر زمانی خەڵک. خۆت پارێزە لە کار و کردەوەیەک کە ببێ بنێشتە خۆشەی بەردەمی خەڵک و گەڕەک و ماڵە دراوسێ و خزم و کەسوکار. هەمیشە خۆت لەو شتانە پارێزە بتکەن بە دەنگ و باس. دووەمیان قسەی چاکی خەڵک هەڵبژێرە و سەیری بێژەرەکەی مەکە. ئەم قسەیە مادام جوانە، حەقت بەسەر ئەوە نەبێ فڵان کەس کردوێتی. ئێستا زۆر کەس گرفتاری ئەوەیە مەحرومە لە زۆر شتی جوان و قسەی جوان، لەبەر ئەوەی بێژەری ئەو قسەیە سەر بە ئایدۆلۆژیای ئەو نییە، لەگەڵ فکری ئەوان نییە، لەگەڵ حیزبی ئەوان نییە، خۆشەویستی ئەم نییە، قەومی ئەو نییە. نەخێر، لە زمانی خەڵکە قسە ببیستە، سەیری بێژەر مەکە مادام جوانە وەریگرە. سێمیان بە هەموو قسەیەکیش بڕوا مەکە. هەر زمانێک هەڵسوڕا و قسەیەکی فڕێدا تۆ لە بێژنگیدا ئەم جاوەری بگرە
یەکسەر خۆش باوەڕیش مەبە بە زمانی هەموو کەسێک بە هەموو قسەیەکیش بڕوا مەکە. پێغەمبەری سەرۆمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە صحیحە و لە صحیحی بوخاریدا هاتووە فەرموویەتی ئەلا ئین فی الجەسەد مضغەة خەڵکینە ئاگادار بن و بزانن لەناو ئەم جەستەی ئێوەدا پارچە گۆشتێک هەیە إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. ئەگەر ئەم پارچە گۆشتەی ناو جەستەتان خەڵکینە ئاگادار بن و بزانن ئەگەر ڕاست و دروست و ڕێک و پێک بوو تەواوی جەستەکەش ڕێک و پێکە. ئەگەر ئەو پارچە گۆشتەی ناو جەستەتان ناڕێک و پێک و نەخۆش و ناساغ بوو تەواوی جەستەتان دەردەدار و گرفتار دەبێ. فەرمووی ئەلا وهی القەلب و خەڵکینە ئاگادار بن و بزانن مەبەستیش لەو پارچە گۆشتەی ناو سینەتان دڵە. القەلب ئاگاتان لە دڵتان بێ. با سەیری ئەم فەرمودەی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەی هەر یەکێکماندا. ئەم سەروەرە دەروونناسە باسی ئەوەی بۆ کردین تەواوی ئەندامانی جەستەی ئێمە پەیوەندی بەو پارچە گۆشتەی ناو سینەمانەوە هەیە کە دڵە. تەماشاکە ئینسان کاتێک کە دڵی خۆش بێ گوێی سافە. کوردەواری خۆمان کاتێک قسەی وەرگڵات خەمە نەبێت دڵم لێتە ئەها بە گوێ لە قسەکە ڕاگرتووە کەچی باسی دڵ دەکرێت ئەڵە خەمە نەبێت دڵم لێتی دڵم لای قسەکەیە. ئەگە دڵ خۆش بوو تەواوی ئەو بابەتەی بۆت باز دەکرێت مێشک دووەری دەگرێ و ئەچێتە ناو دڵتەوە و تۆمار دەکرێت. بەڵام ئەگەر دڵت ناڕەحەت بوو جاری وا هەیە لە مەدیسێکە هەیە لە جومعەدا دادەنیشە داماوە گرفتارە لەو مزگەوتە بڕاتە دەرەوە لە وتاری ئەم جومعە باسی چ بوو چونکە ئەو دڵی لە شوێنێکیکەیە ئەم گوێیانە خۆ قسەکانیان وەرگرتووە بەڵام هیچی لێ حاڵی نەبووە. تەلەبەیەک مشکلەیەکی هەبێت لە پۆلدا مامۆستا تەواوی دەرسەکەی بە جوانیشی کردوێتەوە بەڵام ئەو کە لێ دەبێتەوە نازانێت مامۆستا باسی چی کردووە چونکە دڵی لەوێ نییە. بۆیە ئەگەر دڵ تەواو بوو گوێ تەواوە. ئەگەر دڵ تەواو بوو خۆش بوو چاو تەواوە لەزەت لە هەموو دیمەنەکان دەکەی. بەڵام ئەگەر دڵ ناڕەحەت و ناڕێک و پێک بوو فەساد بوو ئەو کاتە چاو کار ناکە های وایە تووشی حەدەسێک دەبێت دڵە بڕوا کە چاوم لێی نەبوو ڕاست دەکە بەجەستە لەوێ بۆ چاوەکە ڕوانی وێتی بەڵام دڵ لە شوێنێکی ترە کەواتە چاویشت پەیوەندی بە دڵتەوە هەیە. مەعیدەی ئینسان ئەو خۆراکە هەر خۆراکێکە کە دوو کەس بەیەکەوە دانیشتون و دەیخۆن ئەو کاتێک کە دڵت خۆشە وەرە نان و پیازێک خۆ بزانە لەزەتی لێ دەکەی. بەڵام خۆشترین خواردنی دنیا لە بەردەستادا بندرێت کە دڵن ناڕەحەت بوو خواردوو تا هیچ تامێکت لێ نەکردووە ئەڵە وەڵڵی ئەوەندە خەمبار بوو نەمزانیوە چیم خواردووە. ئەواتە گەدەی تۆ پەیوەندی بە دڵتەوە هەیە. لە ڕۆیشتنە ئەگە ئینسان دڵی خۆش بێ گەورەترین هەوراز دەبەردەمیا بێ خۆی بۆ ناگرێ. بەڵام کە دڵن ناڕەحەت بوو قاچەکانن ناتوانن بژوڵێن بە شوێن تا 100 هەنگاوت بۆ نابڕدرێ خەریکە دەکەوی خۆ قاچەکان سەلامەتن تۆ فەقەرەت و ئینزیلاق نییە بەڵام ئەوە دڵدە ناڕەحەتە کە هەنگاوەکانتی ناڕەحەت کردووە. لە پەندی کوردیدا دەژێڕنەوەڵەن دوو کەس بە هەورازێکە هەڵدەگەڕان یەکیان پیاوێکی بەتەمەن و پیر بوو یەکیان کوڕێکی گەنج بوو. بەڵام ئەوەی بەتەمەن و پیرەکە زۆر گورج و گۆڵ و چالاکانە بە هەورازەکەدا سەر دەکەوت بەڵام گەنجەکە زۆر بە هێواشی دەستی لە ئەژنۆ ناڕەحەت هەر ئاوڕی دەدایەوە بۆ دواوەست نەیدەتوانی سەرکەوێ. کابرایەکی بەڕێزی وەکو جەنابتان میوانێکی حەکیم و زانا لە ماڵەکەیدا بوو لە پەنجەرەوە سەیری ئەو گردە و ئەو دوو نەفەرەیان دەکرد. ئەڵە کابراوتی سەیرە ئەو پیرەمێردە دیارە لەشی ساغە بۆیە ئاوا سەر دەکەوێت ئەو گەنجەش دیارە نەخۆشە ناتوانێت بڕوا. حەکیم و زاناکە فەیلسوفەکە وتی هی ئەوە نییە ئەو پیرە دڵی خۆشە دڵی خۆشە بەهۆی ئەوەی گیرفانی پڕە گیرفانی پڕە و دڵی خۆشە ئەو قورسایی لە شەی هەر نازانێت چێ قاچی زۆر بە ئاسانی هەنگاو هەڵدەنێ و هەوراز ناناسێ. بەڵام ئەو گەنجە گیرفانی خاڵیە لە ئەنجامی گیرفان خاڵی حەز و خولیاکانی گەنجێکیش کە زۆرن ومێدی بە دنیا زۆرە هەمووشی بە پارە دەکرێت ئەوی گیرفانیشی تێدانە دڵی ناڕەحەتە کە دڵی ناڕەحەتە قاچی بە شوێنیان ناڕوە. کابرا مەلەوە دەسەڵاتداری گوندەکە بوتی شەر بێ تاقی بکەمەوە پیاوی خۆی بە دوودا ناردن و هێنایانن سەی دەکەن کابرا ئەوەندە پارەی پیرە لە جیفانایە بەڵام گەنجەکە هیچی لە جیفانان نیە. وتی بینیت قسەکەم ڕاست بوو ئەوە دڵە کار دەکاتە سەر هەنگاوەکانی ژیان کە دڵت خۆش بوو باوەڕتان بێت لە هیچ ئیشێک ناترسی بەڵام کە دڵن ناڕەحەت بوو بچووکترین ئیش لە ئاستا دەبێتە شێر و بۆن ناکرێ.
بۆیە سەروەر فەرمووی هەمووی پەیوەندی بە دڵەوە هەیە جەستەمان. لەبارەی دڵەوە زانەکان فەرموویانە لە دنیادا دوو شت زۆر خۆشە. دڵێک قسە وەربگرێ، دڵ قسە وەربگرێ لەی حاڵی دەبی قسە بۆ کەسێ بکەی دڵی قسە وەربگرێ زوو دەگەیتە ئەنجام. بەڵام ئینسانێک کە دڵی قسە وەرنەگرێ مەجلیسەکە 3 سعات دەخایەنێ وەختێکە لێ بوویتەوە هیچ سوودی نەبووە چونکە دڵەکە داخراوە. وێ زۆر خۆشە قسە لەگەڵ کەسێکا بکەی کە دڵی قسە وەرگرێ. دووەمیشیان زۆر خۆشە قسەیەک بکەی دڵ بیگرێ، قسەی بەتام و چێژیش کە بچێتە ناو دڵەوە چونکە قسەی بێتام کاتێکی زۆر بە فیڕۆ دەدا و جێگاش ناگرێت لە دڵدا. فەرموویانە ئەوەی لە دڵەوە دەرنەچێ بە کەڵکی دڵ نایە. یان فەرموویانە باشترین شێوەی دەسەڵاتداری داگیرکردنی دڵەکانە. وڵات بە سوپا بە ئاسایش بە پۆلیس کۆنتڕۆڵ ناکرێ. باشترین دەسەڵاتدار ئەو دەسەڵاتدارەیە خۆی خۆشەویست کردووە لە ناو دڵی خەڵکیدا. پێشینانی کورد فەرموویانە دڵ پیر نابێ چاو تێر نابێ. فعلا وایە ئینسان هەرچەند تەمەنیشی زۆرە بەڵام دڵی دەمێنێتەوە. دڵ تێر نابێ پیر نابێ چاوی ئینسانیش مەگە بە گڵی ناوگۆڕ ئەینا تێر نابێ. ئیمامی عەلی فەرموویەتی ئەگەر دڵ شکێندرا کوێر دەبێ. ئینسان گەوەندە دڵی شکێندرا ڕووناکی نابینێ، دڵەکە هەموو شتێ بە خراپی دەبینێ. مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیشیش فەرموویەتی لە نێوان دڵ و ڕوخساری مرۆڤدا پەیوەندی بەهێز هەیە. ئینسان جاری وایە قسەیەک دەکا یەکسە بە دەم و چاویەوە دیارە ڕاز دەکا یان ڕاز ناکا. دڵی ئینسان لەگەڵ ڕوخساری ئینسان ئەوکو ئاوێنەوان بەرامبەر یەکتر پەیوەندی بەهێزیان بە یەکترەوە هەیە. ئیمانداری بەڕێز ئەگەر دڵت شکا یان دڵت شکێندرا چاو لە پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم. جیاوازی نێوان دوو زاراوە هەیە، دڵت شکا یان دڵت شکێندرا. کە دەڵێن دڵت شکا مەبەسمان ئەوەیە بە قەدەرێکی ئیلاهی بە مقەدەراتێکی ئیلاهی بە چارەنووسێک کە پەروەردگار بۆتی بڕیارداوە دڵت شکاوە ئەتر مەدەسەڵاتی کەسی تێدا نییە. بەڵام دڵت شکێندرا واتە مرۆڤێک دڵی شکاندووی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوبحان الله هەردووکی لە ژیانە لێ بەسەر هاتووە، هەم دڵی شکاوە هەم دڵی شکێندراوە. دڵی شکاوە بە قەدەری ئیلاهی مناڵێک بۆ کە چاوی کردەوە و فامی کردەوە بوو بە 3-4 ساڵان خەڵک ئامێزی باوکی بۆ دەگیرێتەوە. رسول الله صلی الله علیه وسلم ڕحمان بە قوربانی بێ ئامێزی باوکی نەدی کە دەپرسێ ئەی باوکم وەکو ئەو مناڵانە دایکی دەفەرمێ هێشتا لەسکی دایک تاوی باوکت مردووە. ئەها چ سەرێک بەدڵی ئینسان دەکەوێت. باوکم لەبەر شێوەی چۆن بوو بێ. ئێستا تۆ وێنەیەکی مناڵک بوێنەی باوکی نیشان دەدەن خۆ کاتە وێنە و فۆتۆگرافیش نەبووە. ئەبێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چەند ساڵ بیری لەوە کردێتەوە ئەبێ خوا باوکم چۆن بوو بێ. ئەو کەسەرە لە دڵیا بوو دڵی شکا. 6 ساڵ بوو جارێ شکا دڵەکەی نازدار شکایەوە بەچی دایکیشی وەفاتی کرد. جارشکە بە قەدەری ئیلاهی دڵی شکایەوە. تۆزە خۆی گرتبوو باوەشی باپیری ئامێزی بۆ گرتبەوە لە 8 ساڵیدا دوای 2 ساڵ جارشکە هەتی و کەوتەوە باپیریشی وەفاتی کرد. منداڵ هەتی و بێ و تێر و تەسەل بێ هەر باشە. رسول الله صلی الله علیه وسلم هەژاریش بوو لەگەڵیدا. منداڵیشی بێ باوک و بێ دایک و بێ باپیر لە ماڵی مامێکدا مامەکەش بۆ خۆی هەژار بێ. نەتوانی هیچ پێداویستێکی سەردەمی منداڵیت بۆ دابین بکرێ. ئەمە نەقەدەر هەموو جارە دڵی شکاندووە. بەڵام دڵیشی شکێندراوە لەلایەن چیەوە؟ ئەنجا دڵی شکاوە بە قەدەری ئیلاهی گەورەترین خۆشەویستی کە هاوسەری بەڕێزی خات و خەدیجە بۆ لە دەستی داوە. منداڵەکانی لە باوەشی خۆیان ڕوحیان دەرچۆ مردوون. ئەمانە هەموو دڵشکانن. دڵی شکێندراوە بەوەی کەوا کاتێ بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پێغەمبەرم نزیکترین کەس لە خۆی کە مامی بوو برای باوکی بوو پێیوت تەبەن لەکە ئەلیهاذا جەمەعتەنا هەی دەستت بشکێ عەمرت نەمێنێ بۆ چ قسەیەک گوانگت کردوین و بۆمان دەژێڕیتەوە. کەواتە دەکرێت تۆش لەلایەن نزیکترین خزمتەوە دڵت بشکێندرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شیوی ئەبوو تالیبە دەربەدەر کرا حەساری اقتصادی خرا سەر دەکرێت جاریوا لە بازاڕ و تۆ کەس مامەڵە لەگەڵ ناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی کاڵی لەلایەن کاڵفامانەوە پێوترا. ئای چەندێک بەم قسانە دڵی نازدارمان شکاوە پێیان دەوت ساحر. دەیگوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانە دەیگوت بۆ خوا ئەمە سیحرە بۆ هەر کەسێکی بخوێنێتەوانی یەکسەر کاری لێ دەکات ئەمە سیحرە. وەرە تۆ پێغەمبەر بی پێت بڵێن ساحر نەعوذ بالله. پێیان دەوت مەجنون دەیانگوت ئەوە محەممەدی شێت هات کاکەم کابرای شێت بووە تا ساڵ عیبی نەبووە ئێستا شێت بووە ڕووی لەوەش کەوتە کردووە. ئەبێت چەند دڵی ئەو نازدارە شکا بێ بەم قسانە. پێیان دەوت کاهین کاکەمە فاڵچییە.
پێیان دەوت ئەساتیر الئەوەلین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیفەرمووەرن گوێم بۆ بگرن ئەمە قورئانی خوا ئەمە حکایەتە ئەها محەممەد خەریکی حکایەت جێڕانەوەیە سبحان الله پێغەمبەری خوا وەرە ئەو قورئانە عەزیمە بۆ خەڵک بخوێنیەوە خەڵک پێ بڵێ حکایەت بێش ئەوان پێدەگوت هەموو جارە ئەو دڵە ناسکە جوانەی ئازاری پێدەگەیشت و دڵی دەشکێندرا لە مەککە دەرکرا بۆی گریا ئەمە پەیامێکە بۆ ئاوارەکان ڕەسوول الله صلی الله علیه و سلم ئاوا دڵی شکاوە کە بیری ماڵ و حاڵی خۆی دەکردەوە کە چۆن مەدینە منافقەکان دڵیان شکان منافق دەزانی چێ دۆستی بەرەوڕوو دوژمنی پەنهان لە بەرەوڕووی خۆی بە قوربان و بە ساقەی دەبوون کە پشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵدەکرد یەکسەر زەمیان دەکرد دەستەکان بە بوختانکردن بۆی دەکرێت جاری وایە تۆ دەبیستیەوە فڵان کەس دۆستی گیانی بە گیانی کەچی لە پشتەوە غیبەتم دەکا ئای چه ئازارێک بەدڵت دەگا خۆیان من چەند بەدڵ سافی لەگەڵ فڵان کەسا بووم کەچی ئەو چۆنە لەگەڵ مندا ئەوە بەرامبەر بە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کراوە ئەو هەموو منافقە ئیداری لەگەڵا کردن دۆستی ڕووبەڕوو بەڵام دوژمنی پاژملە کەواتە تۆش ئەگە دڵت شکا بە قەدەری خوای بۆ نمونە شێوەی جەستەت بە شێوەیەک بوو کەوا پێی ناڕەحەت دەبووی دڵ ناڕەحەت مەبە قەدەری ئیلاهی دیارە ئەمە بۆ تۆ باشە خوێندکارێکی لە سەرەتایی تا زانکۆ وەکو پێویست زیرەگنی زۆر هەوڵ دەدەی بەڵام باش دەرەجە ناهێنی ناڕەحەت مەبە خۆل لە ناو مەبە شکری خوا بکە قەدەرێکە و دڵتی شکاندووە ئیشاڵڵا خێر لەوەدایە بۆ تۆ خوا پاداش دەداتەوە ئەگە دڵت شکێندرا بەوەی دڵخوازەکەت بەنسیب نەبوو محاولەی زۆرت کرد بە ڕێک و پێکی لە دەرگاوە لە داڵی کابرایەکی بەڕێز بدەیت بەڵام ئەو ڕازی نەبوو کچەکەیت بداتێ ئامادە نەبوو بتکا بە زاوای خۆی کچێک ئامادە نەبوو باوشی بیدا بەو کەسەی کەوا خۆی هەڵی بژاردەبوو ئەمە دڵ شکاندنە دەوروبەر دڵیان شکاند حەیای کەس مەبە ئابڕووی خۆت پارێزە لە سنووری شەرعا دەرمەچۆ دابوو نەرید مەبەزێنە پەنجەرەی خەڵک مەشکێنە شکری خوا بکە دڵنیا بە خوا باشترت پێدەبەخشێ دڵنیا بە قەرەبوت بۆ دەکاتەوە ئارام بگرە لە وەزیفەکەت دەرکرای دڵی دنیات پێی خۆش بوو کەچی لە کتوپڕێکا دەریان کردی لەسەر ئیشەکەت ئەمە زۆر دڵشکانێکی گەورەیە کە نامبڕاو کرای ئارام بگرە پەنجەرەکان هەمووی لە خۆت دامەخە دیارە ئەم دەرگایە بۆیە داخراوە دەرگایەکی باشتر لە تۆ دەکرێتەوە مەسافەیە سەبر بگرە دڵنیا بە خێری پێوە دەبێت چونکە دەستی خۆتی تێدا نەبووە کەم تەرخەم نەبووی ئەم باسن جەنجارێک جێڕاوەتەوە بابەتێکی زۆر گرنگە کەسێک لەو کەسانەی کەوا لە کۆمپانیای مایکرۆسۆفت پاککەرەوە بووە ژووری بەڕێوەبەر و ئەوانەی خەیان کردوێتەوە بە مستەلەحی کوردی خۆمان وان فەڕاژ بووە کە ناز بووە ڕۆژێکەوە بەڕێوەبەری مایکرۆسۆفت شەریکەکە بڕیار دەدا هەر کەسێکەوە خوێندەواری نەبێ نابێت لەم شەریکەیە دەوام بکە چونکە ئێمە شەریکەکەمان گەورەیە و ئەو کەسانی کە لێرن لە بچووکترین کەسەوە تاوەکو بەڕێوەبەر دەبێت خوێندەوارێکی باشیان هەبێت زمان بزانن کابرای فەڕاش دەچێتەوە ماڵەوە زۆر خەمگین دەبێت دەڵێ وەڵڵی من نازانم ناوی خۆم بنووسم داوای ئیمێڵیان لێ دەکەن لە من نازانم ئیمزا بکەم جا ئیمێڵ چییە نازانم کۆمپیوتەر چییە لەبەرەوە داوای لێبوورن لێ دەکەن و فەسڵ دەکرێت دێتەوە زۆر ناڕەحەت دەبێت خێزانەکەی پێی دەڵێ ناڕەحەت مەبە خوا کە دەرگایەکی کرد دەرگایەک دەکاتەوە بەئیزنی خوا خێری پێوەی ئەفە خێری چی ئەزانی چەند دڵم شکاکە لەو دایرە کردیان مەدەرەوە ئێتە خەتای من چیەکە لە مناڵیان نەچوومە مەکتەب و باوکو دایکم پێیان نەخوێندم و خوێندەوار نیم بەڵام بە هەر حاڵ لەبەرەوەی کە خاوەنی ماڵ و منداڵ دەبێ ڕوو دەکاتە بازاڕ و هەندێک میوە لە پیاوێکی بەڕێزی وەکو دوکاندارێکی بەڕێز خاوەن عەلوەیەک وەردەگرێ و ئەڵێ دەچم لەسەر جادەیەک دەیفرۆشم سەی دەکا ئەو ڕۆژە قازانجی باشی کردووە دوای نۆڕە دیسان دەچێتەوە پاشی ماوەیەک ئەمجا هەر بە کۆڵ هەڵیان ناگرێ عەرەبانەیەکی بچووک دەکڕێ دواتر عەرەبانەکە گەورە دەکا دواتر قەمەرەی پیکابێکی بچووک دەکڕێ پیکابەکە دەکات بە سیارەیەکی بار دواتر دەیکات بە لۆریەک ئەمجا لەم شار بۆ ئەو شار میوە دەگوازێتەوە سبحان الله ساڵانێکی زۆر کەمی پێدەچێت دەبێتە یەکێک لە بازرگانە گەورەکان ئەمجا لە بینی وڵاتانە ئاڵوگۆڕی بازرگانی دەکات ڕۆژێک لە بانقێکە کە چەکێکی چەند ملیۆن دۆلاری دەیەوێت ئیمزا بکە کارمەندی بانقەکە پێڵێت ئەو چەکەمان بۆ ئیمزاکە ئەڵێ وەڵای ببوورە ئیمزا نازانم و لە کوێ هین دەکرێت چۆن تۆ ئیمزان نییە خاوەنی ئەو هەموو سەروەتە لە بڕاکە ئیمزام نییە لەبەر خۆیەوە مۆزەفەکە ئافرەتێک دەبێت ئەوە ئیمزا نازانێ و خوێندەواری نییە ئەگە خوێندەوار بووە دەبوو بەچی ئەو هەموو سەرمای هەیە گوێی لێ دەبێت گوێی سووک دەبێت ئەڵە کچەکەم والله ئەگە خوێندەواری و ئیمزام هەبوویایە ئێستا فەڕاشی نووسینگەی مایکرۆسۆفت دەبوو ئێستاش هەر فەڕاش دەبووم چونکە شکر بووم بەوە خوا ئەو دەرگای لێگرتم بۆی ئەم دەرگایام لێ بکاتەوە زۆر جار ئێمە لە ژیانە دڵمان دەشکێ مەسافەیەک زۆر ناڕەحەت دەبین
بەڵام مەسافەیەک ئارام بگرە دڵنیا بە دەرگایەکی گەورەتر لەوە بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی دڵی کەس نەشکێنی بە ئارام بە مەسافەیەک سەبر بگرە ڕووداوەکان ببینە هەڵوێستی بەرامبەر وەرگرە ئەڵێن مناڵێکی بچووک کچۆڵەیەکی بچکۆلەی جوان کیلا دوو سێوی بەدەستەوە بوو دایکی چۆ ژوورەوە بینی دوو سێوی تازە و جوانی پێیە وتی کچەکەم کامیان دەدەی بە من مناڵەکە سەیری دەستی ڕاست و دەستی چەپی کرد و سەیری هەردوو سێوەکەی کرد بەڵام کە سەیری دایکی کردەوە هیچیانی نەدایە قەپێکی لە سێوەکە گرت و قەپێکی لە سێوەکەی تریشیان گرت هەردووچیانی خوارد هەردووچیان لێ خواردن قەپێکی لێگرتن دایکی زەردەخەنەی سەر لێوی وشک بوو نێو چاوانی گرش کرد وتی ئاوا ڕۆڵە یعنی ئاوا دڵن نەهات هیچیان بدەی بە من دڵشکانێکی پێوە دیار بوو دڵی منداڵەکەی شکاند بەڵام مناڵی دڵپاک ماوەیەک کە دوای سێوەکانی جوو وتی دایک گیان ئەمەیان بخۆ ئەوەیان شیرینترە من بۆیە لە هەردووشیانم خوار بزانم کامیان بەتامترە ئەوەیان بدەم بە تۆ دایک هەستی بە شەرمەزاری کرد بەرامبەر بە دڵپاکی ئەو منداڵە ئەها چۆن نێوچوانی لێگرش کرد سەبری نەگرت بۆ ماوەی نیو خولەکی تر هەتا هەڵوێستی کچەکەی بزانێ بۆیە چەندە زانابی چەندە پۆست و پلە و پایات گەورە بێ چەندە خوێندەوار بی چەندە بە ئەزمون و بە تەمەن بی ڕێگەی بەرامبەرەکەشت بدە دڵی بکاتەوە یەکسەر زەڕبی مەکە سفری مەکە خەتێکی بەسەرا مەهێنە با قسەی دڵی بکە لەوازی ئەو زۆر حرمەتی لە تۆ گرت بێ بەڵام تۆ دەرفەتن نەدا بێ ئەگە بەرامبەرەکەت کارێکی کرد دڵی شکاندی لە جیاتی سەرزەنشتی بکەی جارە سێریکی خۆت بکە لەوە چێت تۆ خۆت کارێکی وات کرد بێ فڵان کەس دڵت بشکێنێ بەتایبەت ئەگەر لێن نزیک بوو ژنت بوو منداڵت بوو کوڕکچت بوو غاندی کە و پیاوە گەورەی جیهانەوە هەمومان ناومان بیستۆ و مێژوویمان خوێندوتەوە کوڕەکەی دەژێڕێتەوە دەڵێ باوکم بانگی کردم وتی کوڕم ماڵەکان دیارە لە گوندێک بووە وتی بەیانی بم بە بۆ شار کۆنفرانسێکی تایبەتم هەیە هەتا 5 ئێوارە دەخایەنێ لە خزمەتیا چووم و باوکم گەیاندە هۆڵی کۆنفرانس و سیارەکەمان هەندێک کەم و کوڕی فیتەری هەبوو کاتەکەم خۆستەوە چوم هەندێک شتم پێویستیم بۆ ماڵ کڕی سیارەکەشم لای فیتەر چاک کرد هێشتا کات مابووتم دەڕۆم بۆ سینەما ڕۆیشتم بۆ سینەما مەوعید بوو سعات 5 ئێوارە بچم بە شوێن باوکما کە سەیری سعاتم کرد سەی دەکەم نیو سعات لایداوە 5 و نیوە تا گەیشتمەوە شوێنی بەردەمی کۆنفرانسەکە و قاعەکە بوو بە 6 1 سعات دواکەوتم باوکم قەدەمی لێ دەدا و دەهات و دەچوو زۆر ناڕەحەت بوو وتی کوڕم بۆ دواکەوتی وتم باوەژیان لای فیتەر بووم سیارەکە زۆر خراپ شکا بوو تر زۆری تەعمیرات دەویست هەندێک شوێنێکی کە ئێمە زەفەرمان پێ نەبر بوو فیتەر دۆزیەوە ئەوانەشم چاکردن بێئاگام لەوەی باوکم لە نووسینگەکەەوە پەیوەندی بە فیتەر ناسیاوەکەمانەوە دۆکتێتیەوە هەر بەیانی سیارەکەم بۆ چاک کردووە درۆکەم ئاشکرا بوو باوکم هیچ سەرزەنشتی منی نەکرد سەری بەردایە و ناڕەحەت بوو فەرمووی بە دڵنیاییەوە لە شێوەی تەربیەتدانتدا کەم و کوڕیەک هەبووە دیارە ئەوە منم ئەو بڕوا بەخۆبوونم بە تۆ نەداوە هەتا ڕاستیەکان بە من بڵێ کوڕی خۆم خەتایی تۆ نییە ئەبێ من خەلەلێک لە پەروەردەکردنی تۆدا هەبوو بێ کە ئەوەندە متمانە لە بینی باوک و کوڕا دروست نەبوو بێ درۆم لەگەڵانەکەی بۆیە باوکم وتی شەر بێ ئەبێ بڕۆمەوە بە پێ بۆ ماڵەوە بۆ گوندەکە ماوەی 5 سعات و نیو باوکم بە پێ ڕۆیشت سواری سیارەکە نەبوو منیش وردە وردە بە سیارە بە شوێنیە 5 دانە سعات و نیو باوکم سەری بەرخۆی نابوو بە پێگەیشتەوە ماڵەوە بۆی ئەو خەلەلە بدۆزێتەوە لە کوێدا من ئەو کوڕم وا پەروەردە کردووە کە ئەوەندە متمانە لە بینمانانە بێ درۆم لەگەڵا بکە ئەو کوڕی دەڵێ ئەو هەڵوێستەی باوکم کە من قسەی نووسیوەڵە تەمەنم 80 ساڵە 80 ساڵە بەبێ ئەوی باوکم لێم تووڕە بێ لە بیرم نەچۆتەوە هەر ئەو لەحزەیە کە باوکم 5 دانە سعات و نیو بە پێ دەڕۆیشت و بیری دەکردەوە خەمی دەخوارد وعد و بەڵێنم لەگەڵ خوای خۆم دادات لە ژیاندا درۆ نەکەمەوە جارێکتر ئەبێت جاری وایە ئێمە خەلەلێکمان هەبێ کە بەرامبەرە کەمان دڵمان دەشکێنێ پێش ئەوەی لۆمەی ئەو بکەین بە خۆدا چوونەوەیەکیش بۆ خۆمان بکەین باشە زۆر دڵناسک مەبە بە هەموو شتێکی ئینسان دڵی نەشکێ باشە زانایەک دەفەرمێ وەکو قەڵەمی دار وابە دکتۆر محەممەد فەتحی لە یەکێک لە کتێبەکانیدا دەڵێ ئینسان لە قەڵەمدارەوە دەرز وەرگرێ قەڵەمدار حەد وەختێ تیژی دەکەی بە دادان ها لایەکی لێ دەکەیتەوە توێکڵەکەی لێ دەکەیتەوە ئەی ڕوشێنی ئازاری دەدەیت بەڵام ئەو نوێتر دەبێتەوە بۆی ئینسان ئەگەر ئازاردرا دڵشکێنرا لایەکی لێکرایەوە تیشتر بە کولمە بە ئەمجا نووسینی جوانتر دەردەکەوێت لە ژیاندا
ئەگەر ناچار بووی مسڵمانی بەڕێز لە نێوان شکاندنی دڵی خۆت و خەڵکدا ناچار بووی لەگەڵ کەسێکە بەرەو ڕوو بوویتەوە لە مەوقیفێکای ئەگەر ئەو قسەی ناو دڵت ناکەی خەریکە دڵت دەتەقێ دڵی خۆت دەشکێ ئەگەر ئەوەی لە ناختایە هەڵی دەڕێژی و بەرامبەرەکەت هەمووی پێ دەڵێ دڵی ئەو دەشکێنی لەم وەختەیە چی بکەی باشە دڵی خۆت بشکێنە ئازابە ئەو مەسافەیە قسەکان لە دڵ تا بێنەوە بەرەو دڵی خۆتی پێ ئازاردا بەڵام دڵی بەرامبەرەکەت ئازاد مەدە بۆ چونکە دوای دڵی خۆت لەبەردەستی خۆتدایە دەتوانی لە خۆت ببووری خۆت ئاشکەیتەوە و خۆشت بە پاڵەوان دەزانی وەڵڵاهی ئەوەڵ جار ناڕەحەتە بەڵام دوایی لەزەتی لێ دەکەوێت ئافرین بۆ خۆم کە توانیم زاڵم بەسەر خۆمە و ڕووی فڵان کەس نەشکێنم دڵی خۆمە هی خۆمە خۆم چاکی دەکەمەوە بەڵام دڵی فڵان کەس زۆر بە ناڕەحەت چا دەبێتەوە بۆیە خیامی شاعیر لە شعیرەکە کە مامۆستا هەژار کردوێتی بە کوردی دەڵێ دڵ ئازار مەدە قەت دڵ مەشکێنە بە ئاگری ڕق کەس مەسووتێنە گەر ئاسوودەیی یەکجاریت دەوێ خۆت بڕەنجێنە کەس مەڕەنجێنە پاشان ئەگەر ناچار بووی کەوتیە مەوقیفێکەوە لە دوڕیانێکە دەبێت ناچاری یەکیان هەڵبژێری دڵی هاوسەر و هاوژینەکەت بشکێنی یان دڵی کەسوکارەکەت و برادەرەکانت ژنێکە پیاوەکەی ئیختیاری دەداتێ ئەڵێ یان دەبێت دڵی من هەڵبژێری یان دڵی خوشک و براکانت یان دڵی فڵان هاوڕێت یان نابێ هاتوچۆی براکەت بکەی یان نابێ مەرحەبای خوشکەکەت بکەی و تەلەفۆنی بۆ بکەی یان من ئافەتی ژیر ئەوەیە دڵی مێردەکەی هەڵدەبژێرێ خۆ ئەگەر پێچەوانەکەشی بڵین ژنێک خوا نەخواستە عینادی گرتی بە مێردەکەی ود یان دەبێت فڵان برادرت هەڵبژێری هاتوچۆی بکەی و تەلەفۆنی بۆ بکەی و بێتە ماڵمان یان من یان پچێ ماڵی براکەت یان پچێ ماڵی خوشکەکەت یان پچێ ماڵی خزمەکەت یان پچی بۆ تەعزیە یان پچی بۆ شەکرا و خواردنەوەیە تۆ لە مەوقیفێکای ئەویش دەیناسی تەبیعەتی چۆنە و عینادە و لەسەر شتەکانی سوورە نابراکەم گەورەترین چارەسەر ئەوەیە هەردووشیان خراپن خراپترینەکە بۆ ئەوەی لە بینی ئەم دوو خراپەدا ئەهوانترینیان هەڵبژێری دڵی ژنەکەت ڕازیکە قەینا برادەرەکەت ئەگە برادەریش نەبێ ماڵەکە لێ تێک ناچێ خوشکەکەت هاتوچۆش نەکا ماڵت لێ تێک ناچێ و منداڵ سەرگەردان نابێ ئەوە لە کوردەواری ئێمەدا بەداخەوە زۆر جا کابرا دەڵێ بۆ من پیاو نیم وەڵڵا ژنەکەی لەسەرەوە تەڵاق دەدا بەڵام لەو کاتەیە کارەساتی گەورە ڕوو دەدا خوشکەکە هەر لە ماڵی خۆیەتی براکەش هەر لە ماڵی خۆیەتی برادەرەکەش ماڵ منداڵی خۆی بەڕێوە دەبا دوو ڕۆژ خەفەتت بۆ دەخوا سەریش سێم ڕۆژ خەریکی ماڵی خۆیەتی بەڵام تۆی ماڵ وێران دەبی ئینسانی ژیر ئەوەیە دڵی ژنەکەی هەڵدەبژێرێ دڵی ئەوان دەشکێنێ مادام ناچار بووی لەم دوو اختیارەدا دەبێت یەکیان هەڵبژێری دڵی ژنەکەت ڕازی بکە و ژنیش دڵی پیاوەکەی ڕازیکە ئەوانی تر تەقریبەن لاوەچین ماڵەکەت ڕاگرە منداڵەکان سەرگەردان مەکە خۆت محتاجی دەستی خەڵک مەکە بەڕێزان و خۆشەویستان مەرج نییە لە ژیاندا دڵی کەست پێ نەشکێ یعنی ئێستا ئەم سێ وتارە باس دڵشکاندن دەکەم ڕەم بە جەنابتانەوەتان بەمێش کاتێ یعنی من قەت نابێت لە ژیانە دڵی کەس بشکێنم مەرج نییە لە ژیانە دڵی کەس نەشکاند بێت چونکە تۆ لە چوارچێوەی ئیشەکەت پسپۆڕیەکەت توانای کاتی و مادیت بەرپرسیاری بەرامبەر بە خەڵک ئەم بابەتە ڕوونتر دەکەمەوە کابرایە بچێتە لای دکتۆرێک بۆ عیادەکەی بڵێ جەنابی دکتۆر هاتووم تخوا تەکلیفێکم هەیە توخوا دڵم مەشکێنە فڵان کێشەی قانونی و یاساییم لە فڵان دایرەدا مەحتەل بووە ئەگەر لەگەڵ مابی ئەو ئیشەم بۆ چارەسەرکەی ئەمە دەتوانێت بڵێ کاکە وەڵای ئەوە ئیشی من نییە من پزیشکم من هاتووم نەخۆش دەبینم من یاساناز نیم من محامی و پارێزەر نیم قانونی نیم کولێ قانونم نەخوێندە سوزامی ئیشەکەی تۆ بە کام یاسا حەل دەبێت وەڵای ناچار دەبێت دڵی بشکێنێ بکاتە دەرەوە کەواتە خەتا لەو کابرایە بوو کە دڵیشکە خەتا و کەسە نەبوو کە تەکلیفەکەی لێکرا پسپۆڕیەکەت یەکێ بڵێ مامۆستایەکی ئاینی ئەرێ بچم فڵان عەمەلیات بکەم دەبێت ئیلا ڕێنمایی تۆ وەرگرم ئەوەیشی من نییە پسپۆڕی من عەمەلیات نییە وە لەبێت لە دکتۆرێ بپرسی کەواتە ئەگە دڵت شکا ناکرێت کەسە جاری وا تەکلیف لە کەسێک دە بەڕێزت دەکا ئەڵە بچۆ خوازبێنی کچی فڵان کەسم بۆ بکە تۆش ئەم کوڕە نەدەزانی ناوی چییە نەدەزانی کوڕی چێیە نە هاوڕێت بووە نە دراوسێت بووە نە تێکەڵاویت هەبووە لەگەڵ تا تۆ ناکرێ معقول نییە کابرا بڵێ وەڵای دڵم شکاوە فڵان کەس لەگەڵمانە هات بۆ خوازبێنی کچی فڵان کەس ئاخر کچی فڵان کەسی شەروا بێنرغ نییە بچی داوا بکەی لە خەڵک کاکە شەکەت بێ بۆ فڵان کەسە ئاخر مامۆستا و کچە ناوی ئەو کوڕە ناوی چییە وەڵا نازانم یعنی کچی من ئەوەندە بێنرخ هەر کابرایەکەوا بێ بە ئارەزووی خۆی زایکە بە خەڵکە بۆ خۆت قبوڵیەوەت هەیە نابێ کەواتەگە فڵان کەس دڵی شکا غەدرەکە دڵی بشکێت چونکە ئەوە ئیشەکەی من نییە پسپۆڕی من نییە کاتەکان تۆ منداڵەکانت بەیانی ئیمتیحانیان هەیە
و هەر یەکەیان بەدیار قەڵەم و دەفتەرێکەوە دانیشتون و سەعێکی قورسیان هەیە تەلەبەی 12 ئامادەیت هەیە تەلەبەی زانکۆت هەیە حتا سەرەتاییش دەبێت و مافەی پێ بدرێ برادێک لە ماڵ لەگەڵ ژنەکەی وەڕز بۆ بێکارە تەلەفۆن دەکا کاکە وەڵا بەتەمای بێین بۆ ماڵی ئێوە زۆر ئاسایی عوزری بۆ بێنە وەڵای برام مەجالم نییە لەبەرەوەی منداڵەکانی امتیحانیان هەیە نامەوێت لە ماڵەکەمدا قسە و باسێک هەبێ ئەم چەند ڕۆژە دەبێت ئارام بگرم ئەگەر ئەو برادەرە دڵی شکا غەدرەکە تۆ دڵت نەشکاندۆ چکە و کاتی تۆی نەزانیوە هەروەها لە ڕووی مادیەوە کابرایە گلەی دەکەم ئەوە فڵان کەس بۆ لە تەعزیەکە مادیار نەبووی فڵان کەسەوە سەر لێ نەداوم فڵان کەس نەخۆش بوو نەزانیوە بەڵام جەنابەت کابرایەکی ڕۆژانە کار دەکەی لە شەریکەیەکەی لە دایرەیەکەی لە بەیانی و تا ئێوارە مادەکەت بە ئەمەی منداڵەکانت دەژێنی معقول نییە هەموو ڕۆژێ بڕۆی بۆ تەعزیە و سەردانی نەخۆش و سەیران و فڵانشت ئەی باشم بەیانی چی یارمەتی منداڵەکانت دەدا مادەکەی تۆ لە توانای ئەوەی دانیە بە هەموو کون و کەلەبەرێکی خزمەتی ڕابگەی ئەگە گلەی لێ بکەن ناحەقی دەکەن تۆ دڵی ئەوانە نەشکان دەچکە تۆ ئەمەندە دەسەڵاتە لە ڕووی مادیەوە ناچاری بە ماڵ و منداڵەکەی خۆت ڕابگەی بەڕێزم کەسێک دەڵێ وەرە با بچین عەرەق بخۆینەوە نای وڵا دڵی کەسم پێ ناشکێ هەر برادێک تەکلیفێکم لێ بکەن ناخێمە سەیری ئەوی شە دەکەم کە تۆ تەکلیفم لێ دەکەی چۆن لەگەڵ تا بێن بۆ عەرەق خواردنەوە چۆن لەگەڵ تا بێن بۆ نێرگە لە کێشان کەسێک دەڵێ وەرە با پێشبڕکەی سیارە بکەین هەردووکمان سیارەکەمان تازەیە بزانین کاممان سەریعترین بڵێ وڵا دڵم دەشکێنەی بڵێ بەخوا نایم هەزار جا دڵت بشکێت چۆن کاری نایاسایی دەکەم ماڵی خۆشم و خەڵکی ژوێران دەکەم کەسێک بڵێ وەرە با بچین بە فڵان کەس تۆزێک جێلۆکەیە پێی ڕابوێرین بڵێ بەخواشتی وا ناکەم ئەوە خوا قبوڵینە جاگە من وەگەڵ بوومایەچیم دەکرد دڵت دەشکێنم ئەگەر بەوەر ناڕازی هەر ڕەفاقەتت ناکەم ڕەفاقەتت ناکەم و 100 جار دڵت دەشکێنم ئەگەر داوای کارێکم لێ بکەین ناشەرعی بێ یان نایاسایی بێ ئازاری جەستە قبوڵ دەکرێت بەڕێزان بەس ئازاری دڵ قبوڵ ناکرێت بۆیە ئیمام ئەبوو هورەیرە حەزەتی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئوتیە النەبی صلی الله علیه وسلم برجل قد شرب پیاوێکیان هێنایە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم عەرەقی خواردبەوە قال اضربوه پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی با لێدەن تەنبیه کەن جامە حدود نییە مە تەعزیرە ها کابرایەکە خەریکە دەبورێتەوە بە هەموو شتێک بە مەلاولای دەکێشن یان کابرایە خەریکە دڵی دەوەستێ ئامێرێکی کارەبای لە سەد لێدەن ئەوەندە بەرزیەکەنەوە ئەمە بێڕێزی نییە ئەمە بە ئاگاهێنانەوەی فڵان کەس حەیفە ئەم عەقڵە جوانەی خوا بە تۆی داوە خۆت سەرخۆشکەی بڕۆی لەو سەجادە مناڵگاڵتت پێ بکەن حەیفە تۆی بەڕێز و بە حرمەت کوڕە بە ئاگاوەرەوە تا پێت دەشێشین بە ئاگات دێنینەوە حەیفە دەمت بچێتە قەتعی ئاودەستەوە لە نادیدا بە سەرخۆشی بمری حەیفە بە بوونت دەمی کەلاکی لێ بێ بچێتەوە سەر ئەو ژن و منداڵە بەسە زمانت کوڕە بە ئاگاوەرەوە ئەمەیە پەیامی ئیسلام ئیسلام سوکاتی بە هیچ مرۆڤێک ناکە بە ئاگای دێنێتەوە هەر وەکو ئەو دکتۆرێک کە جیهازەکە لە سەد دڵی نەخۆشەکە دەدا بەڵکو خوا دڵەکەی بێتەوە وەش خۆی خۆ ڕقی لێ نەکە کارەبای لێدا خۆ مجەلاد و ئاسایش و ئەمن نییە ئەمە دڵسۆزە ئیسلامیش ئاوایە پیامبەر صلی الله علیه و سلم اضربوه لێدەن بە ئاگای بێننەوە ئەبوو هورەیرە دەفەرمێ فمنا الضارب بيده یوا هەبوو ئاوا پێیەکێشە ئاوای لێ دەکرد والضارب بنعله هەبوو نعلەکەی داشە ئاوا بەسمتی یەکێشە بە قاچی یەکێشە والضارب بثوبه هەبوو پشتێنەکەی دەکرد هەبوو مێزەرەکەی دادەنا ئاوا پێیەکێشە هەستە بە ئاگاوەرەوە فڵان کەس تخوا عەرەق مەخۆوە فلما انصرف پیامبەر فەرمووی ئیتر بەسیەتی کابرا ڕۆیشت یەکێ وتی ئەخزاک الله ئەی ئەضەله وفەضەحه دەخوا خەجاڵەتت کە دەخوا لە ناوت بەرێەوە عیب ناکەی عەرەق دەخۆیەوە ئەم قسەی وت پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا تقولوا هذا ولا تعينوا عليه الشيطان کاکەوا مەڵێ شەیطان یارمەتی دەری شەیطان مەبە لەسەری یعنی ئەم قسەیە پێمان دەڵێ کابرا ئەو لێدانەی پێخۆشە قبوڵی دەکا بەڵام پێی مەڵە ڕەبی خوا لە ناوت بەرێ دەخوا خەجاڵەتت کات چونکە ئەم دڵە قبوڵی ئەوە ناکە کابرا 100 جەڵدەی دەدەی پێی خۆشترە لەوەی کە بڵێ خوا حیات بەرێ خوا لە ناوت بەرێ خوا خەجاڵەتت کات بۆیە ئازاری جەستە قبوڵ دەکرێ بەڵام ئازاری دڵ تەحملکردنی قورسە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە پارێزگاری دڵەکانی دەکرد کە نەڕوشێندرێن حتا لە جێبەجێکردنی حکمە شەرعیەکانیشدا کۆتا قسەمان ئەوەیە ئەگەر دڵی کەسێکت شکاند هەوڵ بدە مەیگەیەنە قیامەت وەڵڵی هەر یەکێک لە ئێمە دڵی هەر کەسێکمان شکاند بێ کە خەبەرت بۆ دێنن فڵان کەس مردووە یەکسەر شریتی عمرت بەبەر چاوتا دێتەوە ڕۆژێ من لەگەڵ فڵان کەسا بووم لە فڵان موقیفە حەیف دڵم شکاند بڕوا بکە یەکسەر کزەیەک بەجەرگ تا دێ بەدڵ تا دێ دڵی خۆت لەو کاتا دەشکێتەوە بریال لە فڵان ڕۆژە دڵی فڵان کەسم نەشکاندایە بەداخەوە ئێمە هەر فێر بووین هەر لە دوای مردن ئەسەب بۆ یەکتر دەخۆین باتە لە ژیان داین ئاگامان لە دڵی یەکتر بێ ئەزیزم ئەگەر مردین لەسەر قەبرانەوە دەفتەری ئەعمال دەچێت لە قەبرەکەی خۆتەوە کەس تازە لەگەڵتانایە تۆش ناتوانانی هیچی بۆ بکەیت لە دوعایەکی خێر نەبێ ئەگەر دڵی کەسێکت شکان هەوڵدە هەر لە دنیادا دڵی ئاشتەوە لە ڕێگەی ئەوەی چاکەی لەگەڵا بکە پێشینان فەرمویانە ئەلئینسان ئەسیر الإحسان
مرۆڤەکان دیلی چاکەکردنن ئەنی چاکەیەکی لەگەڵا بکە هەدیەیەکی پێشکەشکە سەردانێکی بکە ئەتر بەم چاکە لەگەڵکردنە ئەو دڵشکاوە ئاش دەبێتەوە بەسراتێکی خۆشەیە تەقریبەن نوکتە ئامێزە بەڵام واقعیە مامۆستای پایەبەرزی کورد مەلا شێخ محەممەدی خاڵ مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە کتێبی خۆیدا بە ناوی سەرگوزشتەکانی ژیان لە لاپەڕەس چلدا ئەم بەسەراتەمان بۆ دەجێڕێتەوە زۆر کەس بۆ چۆن قسەی لە مینبەرەوە دەکرێت ئەمە مەلا گەورەکانی ئێمە بۆ ئێمەیان جێڕاوەتەوە ئێمەش بۆ موسڵمانانی دەجێڕینەوە مەلای وەکو شێخی خاڵ زەحمەتە جارشکە لە کووردا بەو نەوعە هەڵکەوێتەوە بلیمەتی زمانی خۆی بووە ئەفەرمێت لە باپیرم بیست باپیریشم فەرمووی باوکم بۆی جێڕامەوە فەرمی کەورەیەک لە شاری سلێمانیدا لە گەڕێکی گۆیژدە دەبێت پیاوێکی زۆر بۆ خوا سوڵحا و دڵساف دەبێت ناوی شێخ ئیسماعیل دەبێت سۆفی و دەروێش دەبێت پیاوێکی زۆر بێوەی و سەلامەت ئینسانێکی زۆر بە تەقوا و ئەهلی مزگەوت سێ کوڕی گەورە و عازەبی دەبێ ماڵ و منداڵیان زۆر و هەمویان لێک خانوودان کات دیارە ساڵەکانی سی و ئەوانەیە گرانی بێ ڕۆژە دەچێتەوە ماڵەوە ئەم شێخ ئیسماعیلە ئەم پیاوە بەڕێز و محتەرەمە دەچێتەوە ماڵەوە سەیەکە تاژیەک وا لە حەوشەکە بەسراوەتەوە حەد ناچێتە ئەودی دەرگاڵە ئەمە چی ئەم سەگە لێرە ئەڵەنەوە تاژیە باوکە کڕیومانە ڕاوی پێ دەکەین کەروێشکی ڕاو دەکەین ئاسک ڕاو دەکەین دەڵێ بەخوا من نایمەوە ئەو ماڵەوە ئەو گڵاوی تێدا بێت هەموو لەشم لە نوێژ دەچێت ئەڵەن باوکە نابێ و بخاتی خوان نابێ و ئەمە ئیش سەگی ڕاوە فەرقی هەیە و ئەمیش پیاوێکی دڵساف زۆر موسڵمان هەر بیستوێتی کە سەگ گڵاوە هەموو سەگێکی پێگڵاوە ئەڵە دڵنیا بن نایەمە ماڵەوە یان ئێستا لای دەبن کاکە کڕیومانە بە پارە کڕیومانە و پارەی هەمان بۆ دامانە بۆ تاژیە ئەوە زستان و بە فەرباری دەچن ڕاوی کەروێشکی پێ دەکەین ئەڵێ نایەم هەندا ئەی چی بکەین لە وڵات دەڕۆم بۆ مزگەوت دڵی دەشکێ و دەتۆرێ و دەڕوا شەو ڕۆژێک لە مزگەوت نایەتەوە دواتر ئەم کوڕانە بەیانێکی دەڕۆن بۆ ڕاو بەفرێکی ئەستورباری و لەو شاخی گۆیژەوەوانە سێ کەروێشکی گەورە ڕاو دەکەن دێنەوە ماڵەوە کەروێشکی چێوی کەوڵ دەکەن بەشێکی دەبرژێن بەشێکی دەسوود دەکەنەوە ئاتر لە ناو مەنجەڵێکا دەیکەن بە گۆشتا و یەکیان دەچێت بە شوێن باوکی ئەڵە باوی جان وەرەوە ئەڵێ ئاخر سەگەکەی لێماوە تاژیەکە ئەڵێ نانە تەواو برمە لامان بە لە بەرخاتی تۆ دەڵێ دە باشە کابێ دێمەوە دێتەوە و زۆر سەرما دەبێ هەر نزیک ماڵی خوان دەبێتەوە بۆنی گۆشتی برژاو ئەوانەی بەسەرا دەڕوە کابرا 6 مانگە زیاتر گۆشتی نەخواردووە ئەڵە خوا دەبێن لە چ ماڵێکەوە بێ تا دەچێتە بە دەرگای ماڵی خۆیان سەیەکە لە حەوشەی خوانەوە ئەو سزوو و ڕەهەڵدەستێ و ئەو بۆنی گۆشتاوە دێ دەرگاکان دەژمێرێت نەوەک لێ تێک چوو بێقڵە بەخوامە ماڵی خۆمانە بانجی کوڕێکیان دەکەڵەوە ڕۆڵە ئەم بۆن گۆشت و چەشتەوە بابە وەرە چاو بەکاری خوا بکەوێت لە حەوشەیە چ باسە دێتە ژوورەوە و برسێتی زۆری بۆ دێنە شەو ڕۆژێکە نەچێتەوە ماڵوی چی نەخواردو پێش ئەوەش زۆر دەمێکە گۆشتی نەخواردووە کە دەبینێ لە گەنێ گۆشتی برژاو لە گەنێک گۆشتاوی زەرد و چەوردانراوە ئەمە لە کوێتان بوو کوڕە دزیتان نەکردەوە وەڵڵا بابە تاژیەکەمان بر بۆ ڕاو سێ کەروێشکی چێویمان ڕاو کردووە ئەڵێ کوا تاژیەکە ئەڵێن وەڵا ئەوە تا لەو سوچەیە بەرماڵێک لە شانیا بڵێ بە قوربان بەدەرست تاژیەکە سەرمای نەبێت بەرماڵەکەی دادنێسێ بەسەر تاژەکەی دادا بۆی گرێدا ئەڵێ هەتا بەیانی جلێکی بۆ دەکەم و کولانەیەکی بۆ دەکەم کوڕە تاژیوە حەیفە لە ماڵان نەبێت دڵی شکاو چاک بۆەوە هەتا ئەم حیزبانیش ئێستا بیریان لەوە کردێتەوە کەسێکی خۆیان ئازار دەدەن دڵی دەشکێن لای دەبەن لە پۆستێکە دوایی هەر یەکسەر بە فێڵی خۆیان دێن و پۆستێشکەیە دەنێشتێکی دەن یەکسەر دڵی ئاش دەکەنەوە لەولا تڕۆیان کردووە لەم لاوهێنیان تەجاوشەی تڕۆ جارشکە بەکاری هێنا برادر لەو ڕخنەیەکی لەگەڵ مامۆستا وشەی تڕۆی بەکارهێناوە تڕۆ ئەدەبیاتی کوردی شۆڕشی شاخ داهێناوە ناوی نووسەرەکە ناڵم بەڵام هەر لەم مەسافەدا شوێنەکەیم دۆزیەوە ئەوانەی لە شاخان مەسئولێک لابراوە لە مەسئولیەتی وتیان تڕۆ کراوە ئەویشان لە شعرەکەی مەحوێ وەرگتووە دڵنیا تیا تڕۆیە مەوەستە تیا بڕۆ کەم کەس هەیە تێیدا نەبوو بێت تڕۆ ئەوەیان تڕۆیان کردو بەڵام هەر ئەو تڕۆکراوانە بۆ خۆیان دوای ئیشیان پێیان دەبێت دەیهێنەوە و پارچەی عەرزی دەنێت و مۆنیکای بۆ دەکڕن پۆستێکی دەنێ کابرا ئاش دەبێتەوە ئەلئینسان ئەسیر و لیحسان لەولا دڵیان شکان لەولا ئاشتیان کردەوە بەڵام ئێمە بۆ سیاسەت ئەمە بەکار نهێنین ئێمە بۆ خۆشەویستی نێوانمان لەگەڵ هاوسەرەکەتدا لەگەڵ منداڵەکەتدا لەگەڵ برادەرەکەتدا لەگەڵ کەسێک لێن نزیکە عاجزێک پەیدا بۆ چاکەیەکی لەگەڵا بکە بە ئومێدەوەی بەو چاکەیە دڵەشکاوەکەی ئاش بکەیتەوە داواکەم لە خۆی پەروەردگار ڕەحممان پێ بکەی نەدڵمان بشکێنن نەدڵی خەڵک بشکێنین یا ڕەبی خوایمان پارێزی لە قسەیەک لە کردارێک لە گفتارێک کەوان ببێتە هۆکاری دڵشکاندنی خۆمان یان دڵشکاندنی خەڵکی بەرامبەرمان یا ڕەبی خوا داوا لێ دەکەم دڵی هەر کەسێکمان شکاند بێ گەردنمان ئازاکە تۆش لە گوناهمان خۆش بی ئەوەی کەوان نەخۆشە لەم ڕۆژە مبارەکەدا داوا لێ دەکەین لەگەڵ موسڵمانانی دەست بە دەست نوێش یا ڕەبی خوای شفای نەخۆشەکانمان بدەیت
یا ڕەبی خۆیان شیفای نەخۆشەکانمان بدەی خۆیان هەر کەسێ لە ژوە ئازارە ڕەحمی پێ بکەی هەر کەسێ دڵ بە خەمە دڵخۆشی کەی خۆیان منداڵەکانمان ساڵحکەی خۆی پەروەردگار لەم ئیمتیحانی نوێی ساڵدا منداڵەکانمان سەرکەوتووکەی یارمەتی مامۆستا بەڕێزەکان بدەین وتاری جمعەی ڕابردوو باسی مامۆستا بەڕێزەکانمان کرد کەوا دڵی قوتابیان نەشکێنن لێرەشدا دەبێ بڵێن مامۆستانی زۆریان گلەیی هەبوو لە قوتابیان تخوا قوتابیانی بەڕێز ئێوەش دڵی مامۆستاکان مەشکێنن بەڕێز من لەگەڵیاندا لەناو پۆلا معقول نیە مامۆستای بەڕێز دەرسێ شەرح دەکا تۆ موبایلت بەدەستەوە بێ مامۆستا دەرس شەرح دەکات تۆ لەگەڵ ڕەفیقێکدا قسە بکەی مامۆستا بەو هەموو عیلمەی خۆیەوە هاتووە لە پۆلا دەرس شەرح دەکات لە زانکۆدا لە ئاماری لە هەر شوێنێکە تۆ دەدەقە دوای ئەوە بێ لە دەرگا بدەی و بێیتە ژوورەوە مامۆستا دڵی دەشکێ مامۆستاش ئەو محبەتەی نامێنێ ئەی خوێندکارانی بەڕێز قوتابیانی ئازیز ئێوەش ئینشاءالله ئاگاتان لە دڵی مامۆستاکاندا بێ یا ڕەبی خوا ڕەحم بە مامۆستا و بە قوتابیەکانمان بکەی خوای خوێندکارەکانمان لە ئیمتیحانانە سەرکەوتووکەی یا ڕەبی خوای ئەولادەکانمان ساڵحکەی هەر کەسێک ئەولادەکانی ناساڵحن لاسارن خۆیان سنگین و ساڵحیان کەی بۆی هیدایەتمان بدەی علم و حلمی ئەولادەکانمان زیاد کەی یا رب العالمین هەر کەسێکیش ئەولادی نیە خوای ئەولادی ساڵحی پێ ببەخشی یا ربی خوا هەر کەسێک دەفتار لە ڕزگاری کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون